ڕحمان بۆ ئەم کەروانەیە لە خزمەتە نیشتیمانە. بانگەشەکردن بۆ لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە و کادیرانی کۆمەڵ بە گەرم و گوڕگەوە کار دەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ و کاندیدانی. بۆ ئەم مەبەستەش ئەنجومەنی ڕەواندزی کۆمەڵی ئیسلامی و شاندێکی مەڵبەندی هەشتی سۆران بە یاوەری مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بازاڕی شاری ڕەواندزیان بەسەر کردەوە و بانگەشەیان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ و کاندیدانی کرد. خۆزگا هەموو سەرکردەوەی تو بێداعیان خۆزگا هەموو سەرکردەوەی تو بێداعیان. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ دیارە لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردننی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی لەگەڵ برایانی مەڵبەندی هەشتی سۆران و بە هاوکاری برایانی ئەنجومەنی ڕەواندوز شارۆچکەی ڕەواندوزمان قەزای ڕەواندوزمان بەسەر کردەوە و سەردانی بازارمان کرد و خوازیارم کە زۆرترین دەنگدەرمان هەبێتن لە قەزای ڕەواندوز و خەڵکی ڕەواندوز بە شێوەیەکی تەندروست وەڵامی پەیامی کۆمەڵی ئیسلامی بدەنەوە و دەنگدەری لیستی 194 کۆمەڵی ئیسلامی بن. الحەمدولیلا پێشوازیش گەرمان لێکرا لەلایەن جەماوەر و دانیشتوانی خەڵکی ڕەواندز کە قەنەعەتیان بە ئیش و کارەکانی ئەندامانی کۆمەڵ هەیە لە پەرلەمانی کوردستان. بوێری و لە بەرەی گەلدابوون و ڕازگۆیی لە کارەکانیان وای لە هاوڵاتیان کردووە متمانیان بە کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاندیدانی هەبێت و بە جێگای ئومێدی خۆیان بزانن بۆیە متمانە و دەنجی خۆیان بە کۆمەڵ دەدەن. من وەکو خۆم وەکو هاوڵاتیەک دانیشتوێ و شارە ڕەواندز زۆر بە خێراتتانەکەم. بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتیان لەو شارە هیوا و ئاواتێکی زۆرمان بە برادرانی کۆمەڵی ئیسلامی چونکە برادرانی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتاوە تاکو ئێستا لە ڕێزی پێشەوەی داکۆچیکارانی مافی ملت بوونە هە لە سەرەتاوە تاکو ئێستانەکە. ئەگەر بێت و چاوێک بخشێنینەوە بە هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی لە بیدایەتەوە لەو کاتێکەوە یەکەم حیزب بووە کە وشەی ئۆپۆزیسیۆنی هێناوتە ناو پەرلەمان بەڕاستی کۆمەڵی ئیسلامی. دواتریش ئێستاش دەگەدابی ئەوان بەردەوامن پژگیری ئەو خەڵکیان کردیە لە بیدایەتەوە هەتا ئێستا دەگەر خەڵکی دابووینە. ئێمەش وەکو خەڵک و چینی هەژاری ئەو کۆمەلگایە بە هەموو توانایەکمانەوە ئینشاءڵڵا پشتیوانیانەکەین. ئێمە بۆیە دەنگ دەدەین بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 194 لەبەر ئەوەی ڕابردویان پاک بووە. خەڵک شایدی ئەوە دەدا کە ئەوەی کردیتیان هەموو بۆ ملەتی بووە هەموو لە مەسلحەتی ملەتی بووە لۆ جرفانی خۆیان نەبووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە وەک هێزێکی داکۆچیکار لە مافی هاوڵاتیان بەرژەوەندی هاوڵاتیانی پێش بەرژەوەندیەکانی خۆیان خستووە و ڕازگۆ بوونە لە بەڵێنەکانیان. بۆیە ئێستاش کاتیەوە هاتووە هاوڵاتیان بە گەرموگوڕی بەشداری لە دەنگدان بکەن و بۆ داهاتوویەکی گەشت لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرخەن بۆ ئەوەی بەردەوام دژی زوڵم و زۆرداری بوەستنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندز.